ئەمە پرسێکی هەنووکەی وەک گرنگیشە کە ئێستا جیهان ڕوبەڕووی ئابوووریەکی قورسە بێتەوە بە تایبەت کە کاریگەری یەکسەر خستە سەر نەوت و عێراقیش پشتی بە نەوت بەستووە بۆی کە داهاتی خۆی پێدابین کات بە تایبەت ئێستا کە پرۆژە یاسای بودجە پەسەند کراوە و نێردراوەتە پەرلەمان. لەسەر ئەمە بەستە ئێمە میوانداری بەڕێز ئارام قادرمان کردو پسپۆڕی نەوت و گازە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئارام سڵاوت لەبێتۆم کاتت باش. ئاماژە بەوە کراوە کە یاخود دیاری کراوە کە پرۆژە بودجەی عێراق لەسەر یاخود بەگشتی پشتی بە داهاتی نەوت بەستووە. ئەمە لە کاتێکا بوو کە نەوت نرخەکەی بەرز بوو. وەڵام ئێستاوەی بینیمان لە ماوەیەم چەند ڕۆژەدا نرخی نەوت دابەزی. ئەمە واکات کە و پرۆژە بودجێ دوا بکەوێت یاخود جارێکی دیکە خوێندنەوەی بۆ بکرێت؟ سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاوتان لێ پێم کاتتان باش. دیارە بێگومان هەموو بەرز و نزمیەکی نرخی نەوت یاخود زیادبوون و کەمبوون لە هەناردەی نەوت کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بودجەی گشتی عێراق، چونکە دەزانین بودجەی گشتی عێراق کە بە هەرێمی کوردستانیشەوە کە تاکسەرچاوەیە بودجەکەی ئەو یەکێکە لەو وڵاتانەی کە اقتصادی ڕێعی هەیە و پشتی بەستووە تەنها بەسەرچاوەی نەوت و داهاتەکەی لێوانێکە دەگەڕێتەوە پاشان سەرفی دەکاتەوە بۆ ئەو خەرجیانەی کە لەبەردەست حکوومەتە یاخود حکوومەت دەیەوێت بودجەی پێ بڵێن تەواو بکات و خەرجەکانی پێ تەواو بکات و هەموو کێشەی نەوت ئەوەیە ناتوانین یعنی بڵین ئەمڕۆ بەیانی مانگێک دوو مانگی کە سعر زیاتر دابەزێ سعر زیاتر بەرزە بێتەوە بۆیە کاتێک کە بودجەیش دائەنرێت بە تەخمینی سعری نەوت دائەنرێت کە لە بودجەی ئەم ساڵدا $70 دانراوە کە دەشێت لە زیاتر دابەزینی نرخی نەوتە سعرەکە زیاتر دابەزێنرێت لە پەرلەمانە کە پێشبینی ئەکرێت لە نێوان $60 تا $65 بێت ئەگەر بەم شێوازە دابەزین بەردەوام بێت. بەڵام گوتم نرخی نەوت کێشەیەکی هەیە ناتوانیت ئەگەر زیاترە و نرخە دابەزێ ئەو کێشەیە چیەکەوە باسیەکەن چ کێشەیەکی تری بۆ دروست دەکات؟ هەناڵە پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە نرخی نەوت یەک فاکتەر کاریگەری لەسەر دروست ناکات کە نرخەکەی دابەزێ وەکو هەر کاڵایەکی دیکە نییە کە ئەرز و تەڵاب ئەوەی کە لە اقتصادا هەیە تا خستنە ڕووزیا بێت تەڵەبی لەسەر کەمە بێت و سعرەکەی دابەزێت. تقریبا زیاتر لە 10 فاکتەر هەیە کە نەوت کاریگەری لەسەر دروستەکە. یەک لەوانە جیۆسیاسیە یعنی هەر بە ئاڵۆزبوونی هەر بارودۆخێکی سیاسی نرخی نەوت بەیان بڵین بەرزبوونەوە و دابەزین بە خۆیەوە دەبینێ. یەکێکی دیکە لە هۆکارەکان دراوی بڵین ئەوەی کە هەر وڵاتێک کە فرۆشیاری نەوتە سەلەت العوملەی هەیە کە عێراق تەنها دۆلاری هەیە لە دۆلارە واتە عێراق پشتی بەستووە بە دۆلار لە بەرزبوونەوە و دابەزین یاخود کاریگەری لەسەر بارودۆخی دارایی ئەمریکا وەکەوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە گەورەترین دووەم بانکی جیهانی یان بڵێن ئەمریکا تووشی شکستێناوە تووشی ئیفلاس بوون بوو. ئەمە وای کرد کە ڕاستەوخۆ کاریگەریەکەیمان بینی لەسەر نەوت. زۆر جار بەرهەمهێنانی تەکنەلۆژیایەکی دیکە کەوا کات کۆمپانیاکانی بەرهەمهێنانی کاڵایەک زیاتر ئەو کۆمپانیانی کە پشت دەبەستن بە نەوت تەکنەلۆژیایەکی نوێ بەکار بێنن کە بەکارهێنانی نەوتیان بۆ کەم بکاتەوە و ئەکە نرخی نەوت دابەزێت. بۆیە ئەم گیر و گرفتە لە هەموو ئان و سات و سەردەمێکە بۆی هەیە بەردەوام بێت و بۆی هەیە لە هەر ساتێکتا ڕۆ بدات. بۆیە هەمیشە ئابووری ناسان و ئەو کەسانەی کە لە بواری ئابووری زیاتر شارەزان و
پێشنیاز دەدەنە دەسەڵات و حکوومەتەکان پێشنیازیەوەکەن کە حکوومەت و دام و دەستگا حکوومیەکان و بڵین حکوومەتە هەرێمیەکان پشت نەبەستن بە یەک سەرچاوە کە ئەوی سەرچاوی بڵین نەوتە و گازی سروشتی پشتی پێ نەبەسترێت و سەرچاوەکانی داهات هەمە جۆر و هەمەلایەن بکرێت لەبەرەوەی کاتێک ئەگەر یەکێک لە سێکتەرەکان یەکێک لە بوارەکانی بەدەستهێنانی داهات توش گیر و گرفت بوو کاریگەریەکەی بەو جۆرا بەو ڕاستەوخۆیە لەسەر حکوومەت دروست نەکاوە حکوومەت تووشی گیر و گرفتی ئابووری نەبێت. باشە کاگاران بەو حاڵی ئێستای عێراقەوە کە داهاتەکەی پشتی بە نەوت بەستووە ئەتوانێت پشت بە چ داهاتێکی تر بەسێت چونکە ئێستا بینین ئابووری عێراق خۆی ئەوەندە جێگیر نییە لە کەرتەکانی دیکەی پیشەسازی و کشت و کاڵ و بەرهێنانی تیان نەکردووە. ئێستا ئەگەر نەوت بەو شێوەیە بڕوات عێراق چی ئەکات؟ طبعا ئێمە سەردەمی کۆڕۆنا ئەوەندە دوور نییە لێمانەوە یعنی فترەی کۆڕۆنا کە نرخی نەوت کە دەفرۆشرایەوە تێچوەکەی زیاتر بوو لەو نرخەی کە دەفرۆشرایەوە لە بازاڕدا ئەمە دەبواە بووایەتە دەرزێکی گەورە و کاریگەر بۆ حکوومەتەکان بە تایبەتی حکوومەتی عێراقی کە دروستکردن یاخود دامەزراندنی کۆمپانیای گەورە شەریکاتی گەورە کە تاوەکو وا بکات لە ڕێگەی بەرهەمێنانی بە تایبەتی پترۆکیمیاویاتەوە کاڵا و بەرهەمەکانی هەناردەی وڵاتانی دەرەوە بکات و ببێتە یەکێکی دیکە لە سەرچاوەکانی داهات هەروەها پەرەپێدانی کشت و کاڵ کە دەتوانرێت چکە بیرمان نەچێت حکوومەت بڵین عێراق بەگشتی لە ڕووی زەوی کشت و کاڵیەوە زەوی باشیەیە لە ڕووی ئاوە کە ڕاستە تا ئێستا کەم تا زۆر کێشەی ئاویشی بۆ دروست بووە بەڵام هێشتا هی ئەوە نییە کە بڵین نەتوانێت پەرە بە سێکتەری کشت و کاڵ بدات و واز لە سێکتەری کشت و کاڵ بێنە هەموو سێکتەرەکانی دیکەی کە دەبێتە هۆی بەدەستێنانی داهات یاخود سەرچاوی داهاتی حکوومەتی عێراق دەبواە لە دوای کۆڕۆناوە و حکوومەتی هەرێمیش دەبواە لە دوای کۆڕۆناوە وردە پشت بەستن بە سێکتەری نەوتی دوورکەوێتەوە لێەوە و پشت بەستن بە سێکتەرەکانی دیکەی ئابووری و بۆ سەرچاوەکانی داهاتی هەمە جۆر و هەمە چەشن بکات. بەڵێ بەڕێز ئارام قادر پسپۆڕی ئابووری سپاس کە لەگەڵمان بووی لە هەڵەبجە.